شێروان شێروانی ڕۆژنامەوانێکی سربەخۆیە کە چەندین ساڵە کاری لەسەر دەرخستنی گەندەڵیەکانی حکومەت کردووە لە کوردستانی عێراق. لە 7 تشرینی یەکەمی 2020 لەلایەن گروپێکی چەکدارەوە دەڕفێنرێت. هەموو شتومەکەکانی دەستی بەسەردا دەگیرێت و دەمانچە دەخرێتە سەرسەری لە بەرچاوی خانەوادەکەی پێش ئەوەی دەستگیری بکەن. بۆ ماوەی 19 ڕۆژ خانەوادەکەی شێروان نەیاندەزانی کە لەکوێیە پاش ئەوەی ڕفێنرا و دەستگیر کرا. لە ئێستادا شێروان لە زیندانی تاکە کەسیدایە بە بیانووی ئەوەی بە ئاشکرا ڕخنەی لە بەرپرسانی حکومی گرتووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. تیمی CPT لە کوردستانی عێراق کەمپینی یەکبوون بۆ بەرگریکردن لە زیندانی ئازادی خوازەکان ڕاگەیاندووە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات کە دەست بەجێ شێروان شێروانی ئازاد بکەن. ئێمە بانگێشتان دەکەین کە پشتیوانی لەم کەمپینە بکەن و واژۆی داخوازی نامەکە بکەن بۆ ئازادبوونی لە وێبسایتی cptaction.org. زیاتر لەبارەی کەیسی شێروان شێروانی بزانە و چالاکیەک بنوێنە. با ئازادبوونی شێروان شێروانی ببینین و بە خانەوادەکەی شاد ببێتەوە.